ئینسانێک بە پاکی ژیا خۆی کپ کرد وازی لە هاوسەرگیری هێنا کوڕ بێیان کچ بێ کە پێی دەڵێن کپکردن کە ئەوە لە دینی ئێمەدانیە واتەوەتی خۆم یەکلایی دەکەمەوە بۆ خواپەرستی خۆم یەکلایی دەکەمەوە بۆ خوێندن خۆم یەکلایی دەکەمەوە بۆ خزمەتی دایک و باوکم خۆم یەکلایی دەکەمەوانێ بۆ کار و کەسابەت ئەوەش تووشی حاڵەتێکی دەرونی زۆر نائاسایی دەبێت ئەو کەسەی کە سەلامەتە لە ڕووی دەرونیەوە ئەبینی کچێکە لە ماڵەوە وەختی شوکردنیەتی دایک و باوک زۆر جا بە ئێمە دەڵێن مامۆستا تۆ بڵێ نوشتەی لێ نەکرابێ سحر لە کچەکەمان و لە کوڕەکەمان نەکرابێ هەست دەکەین تووڕەیە قەلەقە پەستە نابەڕێزم ئەوە نیشانەی ئەوەیە ئەو کوڕکچە تەندروستە ئەوە حەدی ئەوەی هەیە کاتی هاتووە بەڕەگەزی بەرامبەری بگا بە حەڵاڵی بەڵام خۆشی ئەلحەمدولیلا کچێکی بە شەرم و بە حەیا و بە ئابڕووە کوڕێکی ڕێک و پێکت هەیە و سنوورەکانی شەرع و بابەتە ئەخلاقی کۆمەڵایەتیەکان نابەزێنێ ناخی خۆی خواردوێتەوە دەستی گرتۆ بەسەر ئارەزوەکانی خۆیدا و ناهێڵێت کەڵاوی حرام بێ ئالەم کاتەدا تووشی قەلەقی تووشی هەڵچوون تووڕەیی بێزاری خەمۆکی گۆشەگیری سەرنجام ئەگە درێژە بچێشێت تووشی نەخۆشیە دەرونیەکانیش دەبێت بۆیە زۆر جا گەنجێک دەبینی لە ماڵەوە لە کچان و لە کوڕانە باوکو دایک هەست دەکەن شتێکی نائاسایی لێ دەبینن ئەوە سەرنجامی ئەوەیە وەختی هاوسەرگیریەتی و بۆی ئەنجام نادرێ ئەلحەمدولیلا سوپاس بۆ خوا پەلامەری ڕێگە حرامەکانیشی نەداوە ئەی چار چییە ئیسلامی ئێمە نە لەگەڵ حراما بێ نە لەگەڵ کپکردنی جنسا بێ ئیسلام دەرگا حەڵاڵەکەی بۆ کردوینەتەوە هەمیشەم ئیسلامی ئێمە وایە کاتێ پێت دەڵێ بەو ڕێگایەدا مەڕۆ دڵنیا بە ڕێگایەکی تری بۆ کردویتەوە کە پێت دەڵێ ئەمە حرامە و دەستی بۆ نەبەی و نەیکەی دڵنیا بە دەرگای حەڵاڵەکەشی بۆ واڵا کردووی بەس ئەوە ئێمەین خۆمان لەسەر خۆمانی قورس دەکەین